حول مية چیه؟ وڵی پێیامی ئەوەیە تکایە ئەمە ماڵن خراپ بوو بە خەڵک زیاتر تێدا نەچی ئەو بردمانە ڕابژیرێ داواکاریمە ئەوەیە دەناخۆمە داواکاری هیچ کەمان لە حکوومەت یاریمی کوردستان نییە لە حکوومەتی عێراقی نییە بە تایبەتی من داواکار لە حکوومەتی عێراقێکم لە حکوومەتی کوردی ناکەم وڵی بردمانەکە حکوومەتی کوردی بەو شێوێ دەسەڵاتی نییە وچی حکوومەتی عێراقی حکوومەتی عێراق زیاتر دەسەڵاتی هەیە لە حکوومەتی کوردی سکاڵشمان کردی ئەو کاتی ئەگەر شەیدکەتن بەڵام هیچ وەڵامیان نەبوو وەڵای داواکانی ڕایانگرن ئیتر بەستە ئێمەش ئەگە بە کوردمان بزان و خەڵکی بناری خەندیل ئیتر بەستە چی دیکە بانە چەوسێتەوە خۆ فەرقمانە دەگە زمانی بەحسی ئەمە هەرە و کاتی شەرەوا لێیانەدای وەکو ئێستا وڵی دەڕاستیدا ئەو کارەساتێکە بەسەر گوندی زەرگەڵی داهات دەتوانین وەک مێژوو پێناسی پێ بکەین بۆچی لە 24 حوتی 2015 هاوکات لەگەڵ ساڵیادی لۆزان کە ساڵی 1923 لە 24 حوت پێکات هەمان پێوارژۆی دۆزی کورد لە باکووری کوردستان بە ئاقاری شەردا چوو دەڕاستیدا هەر بۆیە ئەو کۆمەڵبژەیە کە لە زەرگەڵیش پێکات هەر لەسەرەوە ئاساسی بوو یعنی دوور لەو ئاساس دوور لەو مەسئلانە نییە ئێمە دەبینین نەتەنێ 2015 بەڵکی پێشویش 2011 کۆمەڵبژی کورتەکماندی 2015 کۆمەڵبژی ئێرەمەندی 2017 دووبارە کۆمەڵبژی شوێنەکانی دیکەماندی ئیشی لە زێماندی دۆنێ لە بامەڕنێ دیسان دوو کەسی مەدەنی بوونە ئامانج یعنی ئەو هێرشانە هەموو لەسەر ئەساسی وەیە کە تورک بەتایبەت ئەردۆغانی فاشیست کە خۆی وەک نۆنەر و خەلیفەی عوسمانی ناودێر دەکا ئامانجی ئەوەیە کە هەتا 2023 یعنی کۆتایی لۆزان لە 24 حوتی 2023 کۆتایی پێدە ساڵێتی هەوێ هەمان سیستمی عوسمانی لە سەر تاسەی ڕۆژهەڵاتی ناوین بەتایبەت باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان دەپسەلمێنێ لە هەمان کاتدا فشارێکی زۆریش بخات سەر ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوێش بێتەئسیر بکە یعنی ئەساس ئارمانجی ئەردۆغانی بۆ کوردستان ئەوەیە دەڵم شەرمەزاریە بۆ هەر کوردێک کە دەستی دوژمن بگرێ بیانتە سەر خاک وڵاتەکەی شەرمەزاریە بۆ هەر سەرکردەیەکی کورد لە مێژوودا لە لاپەڕەکانی ڕەشی مێژوودا تۆمار دەکرێن ئەو کارەساتانە ئەو میلەتە شایانی ئازادی ژیانکردنە شایانی وەیە وەکو میلەتەکانی دیکە بە ئازادی بژی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناویندا کۆکی شارستانی مرۆڤایەتین بەڵام بەعکسەوە بووینە پاشکۆی هەموو میلەتەکان هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە کورد با ئەمە ڕخنە لە خۆمان بکەین یەکەم هۆکاری سەرنەکەوتنی کوردان کورد بۆ خۆیەتی هەنگاوەکان بۆ ئەوەی کە پێشی ئەو کۆمەڵبژێ بگیرێ سەرەتاکەی سەرهەڵدانی گەل پێویستە پێش هەر چیچی دووهەم کۆنگرەی نەتەوەی لە ئاو و نان هەوا حیاتی ترە بۆ مرۆڤی کورد یەکێتی نەتەوەی کۆنگرەی نەتەوەی لە ژێر ئاڵای کوردستانێکی یەکپارچە و یەکدەست ینی ئەوڕۆ سەرچاوەی ژیانی ما دەبێ لە داهاتوودا بۆ نەوەکانیشمان سەرەتاش سەری ڕز و نەوازش لە بەردەم هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی و شەهیدانی زەرگەڵێدا دەنوێنم و یادیوان بەرز ڕدەگرم بەداخەوە کۆمەڵکوژی زەرگەڵێ کە 5 ساڵ بەسەریدا تێپەڕ دەبێ بۆ ئێمە بۆ گەلی کورد زۆر ڕۆژێکی تاڵ ڕۆژێکی
فرامۆژ نەکردنی بۆ بەڕاستی ئینسان ناتوانانی لە یادیکە بەداخەوە کە ئەو ڕۆژە سەعات 3:45 دقەی بوو کە فڕۆکە جەنگیەکانی تورکیا هاتن گوندی زەرگەڵێ کە کرایە ئامانج بەداخەوە بە دەستێوەردانی یا هێندە کچی خوڕان کە بە بەڵگەی نادروست یا ناشەفاف کە دایان بە هێندێک لایەن هێندێک چاوساقی تورکیاوە ئەو هێندە کەوڵاتی کرانە ئامانج بەداخەوە ئێمە ناتوانین بەڵام ئێمە دێرەدا دەتوانین بڵین کە بەڕاستی ئەو کارەساتە کە ڕوویدا لەسەر بۆ بنکە و بارەگاکانی بڵێنی پارتی کرێکارانی کوردستان بوو نەبوو بەڵکو بۆ بە ئامانجگرتی هەم گەلی سیبیل بوو یعنی هەموو سیبیل بوون چونکە ئەو ڕۆژەی کە هیچ بەری بەیانی بوو هیچ شتێک ئەوە ئاشکرانە بوو کە بڵێ ببێتە بەڵگە بۆ دوژمن ئەو شتانە نەبوون بەڵام بەداخەوە لەلایەن هێندێک کەسانی کە بەکرێگیرا و بۆ چاوساغی هێندێک لایەنگران ئەو شتە کرای ئامانج کە ڕۆژێکی مێژووی تارێکی خوڵقاند بۆ گەلی کورد و ئەو هێرشانش کە کران بەڕاستی ئەوەڵ هێرشیش نەبوو دوای هێرشیش نییە چونکە زنجیرەی ئەو هێرشانە تاکو ئێستاش بەردەوامە نمونە مەسەرەن زینیۆرتێ نمونە کانی ماسی نمونە شیلاتزێ و ئەوانەش هەموو بە پیلان داڕێژراو دەکرێت بۆ دوژمن هیچ فەرق ناکە بەڵکو ئەوان هەدەفیان ئەوە نییە کە بڵن وڵای بنکەکی پارتی کرێکارانی بەردومان کرد یا شوێنێکی پارتی کرێکارانی بەردومان کرد هەدەفی دوژمن گەلی کووردە نە حیزبەکە و نەلایەنەکە بەڵکو کووردە بەرکو گەلی کووردە کوردستانە ئەو شوێنە سروشتی جوانانە ئەو هەموو شوێنانێک کە تورکیا بەردومانیان دەکا ئەمە ئەوانە دەبینین گەلیش ئەوەی دەبینی هەتا دوژمنیش ئەوەی دەبینی ئەمما بۆ مڕالخستنی بۆ خەڵک بۆ ئەوەی کە خەڵک پسکۆلۆژی خەڵک تێک بدا مراڵی خەڵکی بێخی یا گوندەکان چۆلکەن ئەوان ئەو ئینسانەکان تعریک دەکەن خەڵکەکەی وا لێ دەکەن کە بەڵێ لە گوندەکانی خۆیان نەمێنن کە بەڵێ حیزبەک لە نێوەدایە کە دوژمنی مەیە بەڵام ئەگە بۆ خۆمان ینی تێڕوانینێکی بکەین گەلی کورد حیزبەکان لایەنەکان دەسەڵاتدارەکان ئەوان باش دەبێت ئەو ڕۆکانە لەوەی تێبگەن ئەو ڕۆکانە دەبینین کە بۆمبی ئەتۆمی هەری گەورە یەکگرتنی گەلی کووردە چونکە بە یەکگرتن نەبێ بە ینی دەستی ناو دەستی یەکدانە بێ دوژمن هەر ڕۆژ ئەوە بەرنامەی دووبارەیەتی هەر ڕۆژ چونکە ئەمە دەبینین کە هەر ڕۆژ کوێ بەردومان دەکرێت هەر ڕۆژ شوێنێکی دەکاتە هەدەف کەسێکی دەکاتە ئامانج و ئەوانش هەموو بە پیلان دەکرێت چونکە هەتا بە شەیدکردنی چەند ئەندامی سەرکردایەتی پەکەکە و بە شەیدکردنی چەند هاوڵاتیان ئەمە ئەوەی دەبینین کە هەتا حیزبەکان پێویستە بۆ خۆیان لەوەی وانێکەن کە بڵێن بامە یەک بگرین چونکە وەکوتم ینی گەورەترین ئاتۆمی کوردی یەکگرتنی کووردە بۆی کە بێمە پەیامێک بدەین بە دوژمن بڵین ئەرێ ئەمەش یەکگرتوین وەڵامی دەتوانین بدەینەوە بە دوژمن بە یەکگرتن دەتوانین وەڵام بدەینەوە